شەپۆلی ناڕەزایەتی و تێکۆشان سەرەڕای زیاتربوونی توندوتیژی وەحشیانە. کۆماری ئیسلامی لە هەمان حاڵدا کە لەگەڵ دەوڵەتانی ئیمپریالیستی و سەرمایەداری خەریکی بە قەولی خامنەئی تەقیەی سیاسی واتە سازانی داماوەنەیە لەنێو خۆی وڵاتدا لە بەرامبەر کرێکاران بنەماڵەی گیانبەخت کردووان خوێندکاران و خانەنشیناندا ئاستی وەحشیگەری خۆی بەرز کردوێتەوە. بەڵام هەموو کردارێکی بەتوندی بە شێوەی خەبات و ناڕەزایەتی وەڵامی وەرگرتوێتەوە. ڕۆژی سێشەممە نوێی مانگی جۆزەردان قازیەکانی پەروەندەی نۆ چالاکی کرێکاری و مەدەنی دەستبەسەرکراوی ڕۆژی 27 مانگی گوڵان بارمتەی قورسی چەند ملیارد تمەنیان بۆ لە بەرچاوگرتن. کەماڵ کەریمی، شادمان عەبدی، عەبدوڵڵا خەیرابادی، سیراوان مەحموودی، ئیقباڵ پێشکاری، هاجەر سەعیدی، خەبات مەحموودی و حەبیب کەریمی لە سنە بە هۆکاری کۆبوونەوە لە ماڵی کەسوکاری هومەن عەبدوڵڵاهی گیانبەختکردووی شۆڕشی ژینا دەست بەسەر کران. پەروەندە سازی بۆ ئەم هەڵسوراوە خۆشنێوانە تەنیا بەم هۆکارە بەڕێوەچووە تا بنەماڵەی گیانبەختکردووان و تێکۆشەران لا دەربڕینی هاوخەمی و هاوهەنگاوی لەگەڵ ئەوان بترسێنن. بەڵام کاردانەوەی بنەماڵەکان و بە تایبەت دایکان و ژنان و پیاوانی تێکۆشەر بە زیادکردنی سەردان و چوون بۆ پرسەکانیان خۆی پرۆسەی دروستبوونی شێوەیەک ڕێکخراو بووە. بۆ نمونە بنەماڵەی گیانبەختکراوان لە سنە، دێگولان و دیواندەرە لەگەڵ باقی ژنان و پیاوانی ناڕازی هەینی هاوپشتیان ڕاگەیاندووە سەردانی یەکتر دەکەن لەسەر گڵکۆی ئازیزان و شۆڕشگێران کۆ دەبنەوە و لەگەڵ ئارمانەکانیان پەیمان نوێ دەکەنەوە کە درێژە دەری ڕێگای خەباتیانن. بنەماڵەکان و هاوڕەکانیان ناوی ئیبتکاری هەینی هاوپشتیان لا جمعەکانی هاوپشتی لە زاهیدان و باقی شارەکانی ئوستانی سیستان و بەلوچستان وەک ئیلهام و سەرمەشق وەرگرتووە. ڕۆژی هەینی 5 مانگی جۆزەردان بەرامبەر لەگەڵ 29 مانگی مەی 2023 خەڵکی چەند شار لە ئوستانی سیستان و بەلوچستان بۆ 34مین هەفتەی پشتی سەری یەک بە دروشمی خەباتکارانە لە شەقامەکاندا ڕێژە ڕۆشتن. ئەوان ئەم دروشمانیان وتەوە ئەم گشت ساڵە جنایەت مردن بۆ وەلایەت، زیندانی سیاسی دەبێ ئازاد بکرێت، بەسیجی سپاهی ئێوە داعشی ئێمەن، سوێندم بە خوێنی یاران ڕاوەستاوین تا پایان. بێجگە لەم خەبات و تێکۆشانانە دەبێ ئاماژەش بە ناڕەزایەتی مانگرتن، کۆبوونەوە و ڕێپێوانی ناڕەزایەتی کرێکاران، خوێندکاران و خانەنشینانی کرێکاری لەم هەفتانەی ڕابردووشدا بکەین. ڕۆژی 9 مانگی جۆزەردان کارمەندانی شرکەتی فولادی گەندەلەی بەردی ئاسنی ماتکوشی بەندەرەباس سێهەمین ڕۆژی مانگرتنی خۆیان بۆ دەستەبەرکردنی داخوازیەکانیان نایە پشتسەر. ئەوان کە لە ناوچەی تایبەتی ئابووری و بێبەش لە هەموو جۆرە پشتیوانیەکی یاسایی کار دەکەن سەبارەت بە بارودۆخیان و کەمی حەقدەستەکانیان ناڕازی. ڕۆژی 8 جۆزەردان کرێکارانی مەعدەنی بەردی نەفلین سینیت کلیبر دووهەمین ڕۆژی مانگرتنی خۆیان بۆ زیادکردنی حەقدەست درێژە پێدا. ڕۆژی دووشەممە 8 مانگی جۆزەردانی 1402 خانەنشینانی مخابراتی شارەکانی تەورێز، مەریوان، ئیسفەهان، لۆرستان، ئیلام، کرماشان، مەشهەد و چەند شاری تر لە ناڕەزایەتی بە پێڕانەگەیشتن بە داخوازیەکانیان وەک زیادکرانی حەقدەست، دابینکردنی بیمەی دەرمانی و کۆتایی هێنان با دزیەکان سەر لە نوێ دەستیان کردووە با کۆبوونەوە. ڕۆژی شەممە 6 جۆزەردان کرێکارانی هێڵ و ئەبنیەی فەنی ڕێگەی ئاسنی شمال غەرب لە تاجیکستانەوە تا میانە و لە یەکەمی جۆزەرداندا کرێکارانی پارێزەری هێڵ و ئەبنیەی فەنی ڕێگەی ئاسنی قۆم بۆ زیادکرانی حەقدەست و گەڕانەوە بۆ سەرکاری 25 کرێکاری هاوکاریان کە دەرکراون مانیان گرت. خانەنشینان لە درێژەی یەکشەممە ناڕەزایەتیەکاندا بە دروشمی دەوڵەت جنایەت دەکا، مەجلس پشتگیری دەکا، درێژەیان بە ناڕەزایەتیەکانیاندا. خوێندکارانیش لە چەندین زانکۆدا لە ناڕەزایەتی سەبارەت بە ئەعدامەکان، بێبەشکردنی خوێندکاران لە چوون بۆ سەر کلاسەکان، خابگا و هەروەها دەرکرانی بە کۆمەڵی خوێندکاران ئاکسیۆنی وەک مانگرتن لە حەوشەی زانکۆکانیان بەڕێوە برد. ئەو هەواڵانەی کە ئاماژەیان پێدرا تەنیا بەشێک لە ناڕەزایەتی مانگرتن و خەباتێکن کە لە هەفتەکانی ڕابردوودا ڕوویان داوە. ئەم ناڕەزایەتیانە نیشانی ئەدەن کە حەق بەلاوانی
ڕەشت بوو کاتێک ڕۆژی یەکی مانگی جۆزەردان هاواریان دەکرد ئێعدام قەساس ئەشکەنجە ئیتر کاریگەری نەماوە ئەی کۆماری ئێعدامی ئیتر کارت تەواوە.